بەڵە دیارێمە و بەشی هەڵبژاردننی مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی ڕۆژانە و شەوانە تیمی بانگەشەی هەڵبژاردنمان جا کردوێتەوە تیمی هەڵواسینی فلکسی کاندیدا بەڕێزەکانمان و هەروەها تیمی دابشکردنی کارد و دەرگا بە دەرگا و ماڵان ئەگەڕێن بۆ سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی هەموو هەوڵێکی کادیر و ئەندامانمان لە مەڵبەندی گەرمیان خسۆتە گەڕ و پشتیوان بەخوا ومێ دەکەن خەڵکی گەرمیان متمانەی خۆیان بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی لیستی کۆڵنەدان و بەردەوامی بدەن. ئیمشەو بە خۆشحاڵیەوە لە خزمەتی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی زۆر بە خۆشحاڵیەوە هەڵسیان بە هەڵواسینی پۆستەر و لافتات بووی و سوپاس بەخوای گەورە ئێمە شانازی بە لیستەکەمانەوەکەین لە کاتێکا خەڵک مێژوویەکی ناخۆش و نوێژەیەکی ئەوەی هەیە کە خۆی نارێ باشی مێژووی خۆیکە بەڵام ئێمە بە شانازی و باسی هەڵوێست و جوامێرەکانی کۆمەڵی ئیسلامیەکەین زۆر بە شانازیەوە ئێمە لە ناو خەڵکە لیستی خۆمان بە خەڵکە ناسێنین و الحەمدوللا ئێمە ڕووسورین لای خەڵک و ئەوە نارەکانیشمان شایەتی مادووە دەن سواز بەخوای گەورە و مای شانازیە زۆر لەوە زیاترشکە ئێمە خۆوانی بۆمانۆکەین و ینی شانازی بوونی ئێمە یان ڕابردۆ پاکەکەی کۆمەڵی ئیسلامی وامەلیەکە بە هەمیشەی نەک ئێستا چەند جارێک ترش و بگرە لەسەر یەکیش هەڵبژاردن ببێت ئێمە بە خۆشحاڵیەوە مان و نابین و زیاترش برەو بە میشادێن چکە ئەوەی کە وامەلیەکە ڕەبتێکی قیامەتێ بە میشەوە